سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بەدواداچوون دەکەین لەسەر پاک و خاوێنی مزگەوتەکانی نێو هەرێمی کوردستان. باسی ماڵی خودا دەکەین، پابەندبوونی موسڵمانان بە ڕاگررتنی پاک و خاوێنی لە نێو مزگەوتەکان. باسی 13,000 فەرمانبەر دەکەین کە مانگانە موچە لە حکوومەتی هەرێمی کوردستان وەردەگرن بە ناوی ئەوەی مزگەوت و ماڵی خوا لە نێو هەرێمی کوردستان پاک بکەنەوە. ئەرێ بەڕا زۆر جاران گلەی مامۆستایانی ئاینیمان پێدەگات لەوەی کە ئەوانەی خادیمی مزگەوتەکان وەکو پێویست دەوامی خۆیان ناکەن، مزگەوتەکان پاک ناکەنەوە. قسەمان لەسەر موسڵمانانە ئەو کاتێک کە دێن نوێژ دەکەن لە نێو مزگەوتەکان، چەندە ڕەچاوی ڕاگررتنی پاک و خاوێنی دەکەن. ئەرێ بەڕاست ئەو مزگەوتانەی کە بەردەوام دەرگایان کراوەیە بۆ عیبادەت و تەقواکردن، کومبارەکانیان شوێنی توالێت، شوێنی دەست نوێژ شوشتن بە چ شێوەیەک پاک و خاوێنی تێدا ڕەچاو دەکرێ، پێویستە چی بکرێ، وەزارەتی ئەوقاف چی کردووە، مامۆستایانی ئاینی چی دەڵێن، موسڵمانان بەگشتی بۆ چوونیان چییە؟ مام حد چەند ساڵ لێرە نوێژ دەکەین جەنابتان؟ 12 ساڵ دەبێت نوێژ لێرە دەکەین. هەموو دەمێنی ئەمانە چینە تابەت نیوەڕاناندی ئەسرانی جار و عیشان تەراوی لێرە دەکەین وایە. چێ مزگەفتی خاوێن دەکاتەوە؟ نانم کوڕە جاهێرەکە نازام ناوی. یەک کەسە؟ بە خودای دیتم ئەوی ڕۆژێت جەمعی هادێکانە مەچینەکەی کارەبای ڕاجە شەو بەد جومعی لۆ دەچوو ئەو سەر و دەهاتەوە ئەوان دەم دیت. یعنی بەد جومعان دێ؟ بە خودای من جەمعام لێرە دیتی ئەوەی خاوێن دەکات. ئەوانە خاوێن دەکات. زمانان دێ ئەوەی جێشی لێ دەدا. باشە تو ڕازی لە پاک و خاوێنی مزگەوتەکان بە وەڵا پاک و خاوێنی ئەمە دووسێ جاهێر هەیە خۆتان ئی خۆمانە فەرمانبەر نینە نانانە موچەیان نییە هیچ ئەم یەک ئەم لەگەریانم ئەو سێ جاهێریش هەیە جەماعاتش یعنی بە خۆتان خاوێن دەکەن. بەخێمە خاوێن چەند فەرمانبەری لێرە؟ وەڵا دوو بوو وابزانم یەکیان مرد. ئەمری خوای کرد. باشە بەس ئەویش دێتن. باشە تو پێم بڵێ لە مزگەوت تاوان خزمەت کردی مزگەوت ئاسان نییە. ئەوە چەند مەتر دەبێ و مزگەوت؟ ئەوە تقریبان 2000 مەتر دەبێت. باشە نوێژ خوێنان ئەوانەی موسڵمان کە دێن ڕەچاوی پاک و خاوێنی دەکەن؟ یعنی زۆر جار وەزارەتی ئەوقاف دەڵێ کاکە ئەمە فەرمانبەرمان کەمە، بەڵام موسڵمانانیش کە دێن نوێژ دەکەن زۆر جار گۆریەیان پیسە بەس بە گۆریەی پیس بەسەر ئاو دەستەکان دەڵێ سەر ئاوەکان وەکو پێویست خاوێن نییە. خۆتان خزمەتی دەکەن؟ ئەرێ وەڵا خزمەتەکەی بە زیاری بە خۆمانی. بەزە تۆ مام حاجی کابراایکی بە تەمەنی کەسێک پارە لە حکوومەت وەگرێت بە ناوی ئەوەی مزگەفت خاوێن کاتەوە داوام نەکە ئەو پارە حرامەیە حرام. وەڵا حرامە شەرعان دەرێ حرامە خۆ ئەمرتوە نارێت وەنیە شەرعوە دەرێ شنو داري؟ چ دەڵێیت ئەو کەسەی کە فەرمانبەری ئەوقاف و داوام ناکە؟ ئێوەشی بەجێم نەکە؟ بەجێت ناکە؟ وەڵا متوان بکابرا ناتوانانی مام بۆی پێ برێ. بەجێت ناکە؟ ئەگە مامۆستاەوەی پێ برەگەن ئەمە ناتوانانی. ونیە کاکە مامۆستاش یەک دوو جار لەگەریان ئەوە قڕەخڕەکردیە ینی مامۆستا بەجێ مامۆستاش ناکەن؟ وەڵی ناوەڵە ناکەن. مام حاجی وەکو خۆت باسی دەوە کرد ئەم مزگەوتە زۆر کۆنە چەندین جار ئەساسی کۆنە بەرێ کۆنە، بەڵام ئێستا ئەوەی کە ئێستا دەیبینین ئەوە دەیەمی ساری بەجێش داخلی یازدەی بووی. یازدەیە. باشە پێم بڵێ تێبینیت لەسەر ئەدای خادیمەکان چۆنە؟ وەڵاهی بە قوربان ئەگەر پێت برێم 4 هەفتە زیاترە ئەوی خادیم بی لە ناو مزگەفتێم نەدیتێ. 4 هەفتەیە؟ ئەرێوە دەوامیان هەیە دێن بە تەماشا دەکەن و دەڕۆن و بەداخەوە پێن دەرێن دەرێنە مەلای وەرەقەیان نەدەی موچیان نادەنیە مەلا وەرەقەیان نادا تێ دەچن لێ موچەی وەرەگرن بەبێ وەرەقەی بەبێ وەرەقەی مەلای مەوزوعەکە ئەوقافە بە کوردی کورمانزی مەوزوعەکە نەمەلایەن نەخادیم. چەند خادیمە هەیە لێرە؟ ئێرە 3 خادیمی هەیە. 3 هەیە؟ بەرێ دەوام ناکەن؟ دەوام بەناو دەکەن بەس لە وەکو 4 هەفتەیە نەمدیتینە لە مزگەفتێم نەدیتین. باشە ئێستا دەبینم مزگەوتەکەت چۆ لە دەبێ ئێستا خزمەت بکرێ ئامادەکاری بکرێ چەند مایە بۆ نوێژ؟ خادیم ئەو هەفتەی کە سڕەیتی دەبی لێرە بی هەر نوێژش لێ ناکەن لەخوای بەزیێ نوێژیش ناکەن بۆ بوویتە سڕا ئێستای خادیمەکە؟ خادیمان هەموو سڕەیە یعنی بۆ هەموو ڕۆژنامە دە خادیمیە بە قوربان دە خادیمی ئەرێ وەڵا هەیە داوامیش ناکەن. وەڵاهی بە خۆیان دەزان کەیف ئێستا لێرە ئەمە 4 هەفتەیە من حەز دەکەم ئەمە ینی بیخەمە ڕوو بۆ بەرپرسان لە وەزارەتی ئەوقاف مام حاجی زیاتر لە 11 ساڵە ئەو مزگەوتەی نۆژەن کردەوە
تەمەنی ئەو مزگەوتە چەند ساڵ دەبێت؟ تەمەنی ئەو مزگەفتەی ممچینە لە ئەساسەوە کە سەردەمی خشت و قوڕی ممچینە 70 سال دەبێت. 70 ساڵ لێرە ماڵی خوددایە، خەڵک دێ عیبادەتی تێدا دەکا. حکوومەت ئەو کارەبای بۆ دابین کردووە، خەڵکێکی دامەزراندووە بۆی خزمەتی مزگەوت دەکە. مام حاجی خاوەن مزگەوتە، ئەو مزگەوتەی باب و باپیرانیتی، بەڵام تاوەکو ئێستا سێ فەرمانبەر موچە لەسەر ینی حکوومەت وەردەگرێ، بەڵام مام حاجی دەڵێت 4 هەفتەیە کەسم نەبینیوە، ئێستاش وەکو دەبینن. ئەمن وەکو ممچینە بێن بە پاشیمە بێن بەس نەمدیتینا نەدیتینە. چی دەڵێیتە وەزارەتی ئەوقاف؟ وەڵاهی بە وەزارەتی ئەوقاف دەرێن بەخۆی دابستەوە، بەخۆی دابستەوە ڕێخستنەوە بکەن، ڕێخستنەوە بکەن. چی دی ئەو سەروەت و سامانە بەهادەر نەدرێ گوناعە. بەرەو نوێژ دەچیت. باشە پێم بڵێ مزگەفتەکان بەعام چۆن دەبینی لە کوردستان؟ وڵاهی مزگەفتەکان ئەلعانەکە ئێستا خزمەتی وەکو پێویست نییە، لەبەرەوەی ئاوی زیاد سەرفەکەی، خەڵکە ئاوی زیاد سەرفەکە. لە ماڵەیە دەستنێژی ناشوە دێتە ئێرپانە، ئێدەی کاکە ئاوەکەی مسعادەی ئەو قەرکەی بکات، دەچێت توالیتەکان توالید بێز دێ دەبتەوە، هەموو پاشە خۆت پاشماوە خاوێن ناکاتەوە، کەسی لە پشت دەکەت نووسرایە تکایە پاشە خۆت خاوێنکەوە، بەڵام هیچ هەستەکی پێ ناکە، بڕۆ بێز نایە بچێ تواليتەکان. ئەوە زۆربەی مزگەوتەکان و حالەتە بەرێ بەتاکید. باشە سەبارەت بە کومبارەکان، سەبارەت بە کومبارەکان ئێستا هەر مزگەفتێکی دەبینی زیاتر احتیمالی هەیە تا زێور و خزمەتکار و نازام ئەوەی هەیە کەچی 2 نەفەری لێ موجود نییە. بڕۆ کومبارەکان هەموو ئەوەندە تۆزەری سەکەتیە بۆنی لێدێن ناشورێتن، حەقی وەیە. کەوای تۆ دەڵێیتە وەزارەتی ئەوقاف دەرێمە وەزارەتی ئەوقاف بەدواداچوون بکە، بەدواتن لەو بکاتن و وەچی کابرای گوتنی خزمەتی ئەو مزگەفتانە وەکو پێویست نییە. ئێستا گلەی یەکتە بوو تۆ التزام بە ڕێمای لەبەر کۆڕۆنا. یعنی ئێستا تۆ بۆتە کێشە بۆ تۆ؟ ئەرێ وەڵا دەکەم بەخۆم هەموو جار ئەوە ڕادەوەستم ڕەوەدەکەم هیچکە دەچیت لە ڕێزی یەکەم و دووەمەوەوانە هەم خوانم پارێک دەنێن و مامۆستاش قسە ناکە. کەوایە تۆ دەڵێیت تکایە ینی تکا دەکەی تۆ لەکەم التزام بە جێبەجێکردنی ڕێنمایەکانی تە دروستی بکەیت. باشە ئەو کاتەی سەر سوزدە دەبیت بۆنێکی ناخۆش نایە هەندێک جا لە کومباری مزگەوتە بە هەم شتوا هەیە. چۆن چای بکەین، چۆن چا بکەین مامۆستا گیان؟ ماڵی خوایە ئەوە، دەبێت لە ماڵی خۆمان پاکتر بێت. ئەوە تقریبا ڕێگا چارە لە بۆ دانرا بوو بە هینانی دووگرت هەر کەسێک دووگردی شخصی خۆی. ئەو باشە وەڵاشتەکی باش. ئێستا کە ئەو ڕۆژە چمە ئەوە مزگەفتی ئیتاڵی لەوێن دەرێ بەرماڵی دیسپۆزەبلیان هەبوو. کەوایە تۆش پێشنیاز دەکات کەسێ بەرماڵی خۆی بێنێ. تازە گوێت لە بانک بوو هاتووی نوێژ بکەین. باشە پێم بڵێ هەموو کەسێک ئاساییە بانک بدە؟ یان دەبێت دەنگی خۆش بێ، دەورەی دید بێ؟ طبعا دەبێت ئیلتزاماتی ئیداری هەبیت. مەسەڵەن هەیە موازن سەربەخۆ نابی بانکدا. ناتوانم ئەم سەربەخۆم بە. چکەوە دەنگەکە زۆر دەڕوا لەوانەیە هەندێک دەنگ هەیە خۆش نەبێ، خەڵکێک بێتاقەت بێ. طبعا گەنجی زۆر ناخۆش یعنی پاسن نییە لەو پاسن نییە. دەنگێکی خۆش خەفیف نەرم گرینگە تۆ ناوی خوا دێنی، ناوی پێغەمبەر دێنی بە دەنگێکی خۆش بەڵێ فەرمون موسڵمانە وەرن بۆ نوێژ. هەیە دەنگ هەیە خەڵک زۆر پێزعاز دەبێ، خاسن دەورا پشتی جیران. خوا پێ ناخۆشە کەسەنێن دەنگی ناخۆش بی بەڵام بانگ سەبارەت بە مزگەوتەکان پاک و خاوێنی چۆن دەبینی؟ وەکو پێویستن؟ نەخێر وەکو پێویستنی. ڕازینیت؟ لە چی ڕازینیت؟ وەزارەتی ئەوقاف زۆر جار جێبیست دەبین بە پرسەکان دەڵێ هاوڵاتیان موسڵمانان ئیلتیزام بە پاک و خاوێنی ناکەن، ئێمە خادممان داناوە، خزمەتیان دەکەین، فەرمانبەرمان بۆ دامەزراندون، بەس کاکە دەچێتە توالێت پاشە خۆی خاوێن ناکاتەوە دێتە دەرەوە ئاوێکی زۆر بەرەوە هەیە هەیە هەندێک مزگەفت کە زیاتری ئەو مزگەفتە یەک خادمی هەیە، ئەو خادمەش خۆ قابلە خۆ باشە. ئەوانەی کە زۆریشان هەیە و دەوام ناکەن ئەوەی نازانم ئەوە حکوومەت بەخۆی بەرپرسە لە سەروی زۆریان هەیە دەوام ناکەن. تۆ مرتاحی لە پاک و خاوێنی مزگەوتەکان؟ ئەو مزگەوتە؟ نە عام مزگەوتەیە زۆر پاکە و زۆر خاوێنە و زۆر ئیلتیزاماتی تێدایە، مزگەفتی شەیە و بێ ئیلتیزامە و بەربڕاڵاییە. باشە لە سەدا چەندی مزگەوتەکانمان ئەوەی مرۆ بچی نوێژی تێدا بکە و دڵی خۆش بێ بڵێ وەڵڵی بۆنێکی خۆشم
لێ بوو هەموو مزگەوتەکە هەر کەسێک بە ئیمانەوە بە یەقینەوە بسەنا مزگەفتێ دڵی خۆشە بەڵام ئەگەر پاک و خاوێنەکە ئینسان کە برسی لێ بدەستە مەطعمەکی نانی دەخوا دەچی مەطعمەکەی دادەش لەوانێت دوکانەکەش و مەطعمەکەش ئەوە نەبی دیکۆراتی بەڵام خواردنەکەی خۆش و پاکە و خاوێن بەڵام دەگوترێت پاک و خاوێنی لە ئیمانە چۆن دەبی ماڵی خوا پیس ببی ئەوز چێ پیس دەکا خوای گەورە خەرچی نەناردوو پیسەکە ئەمن تو پیسی دەکەین پیاو هەیە دەستە ئاو دەستی پاشە ڕۆکی خۆی خاوێن ناکاتەوە کەوای دەبێ ئەمە ئاستی هۆشیاری خۆ ناوی یەکێک لە دوی مەسیناوەشی بە پاشە ڕۆکێدا بکە دەی بە خۆت ئاستی ژیری خۆت پێدا ئەوەی مزگەوت پیس دەکا یان خاوێنی ڕناگرە گوناحی ناگاتێ تاوان گوناحی دەکاتێ لەبەرە لۆ لە ماڵەکەی خۆی بە نەعلەوە ناستە ژۆرێ لۆ لە ماڵەکەی خۆی ئاو دەستەکەی پیس ناکە لۆ لە ماڵەکەی خۆی زگەرەی ناچێشی لۆ لە ماڵەکەی خۆی سەدان شت هەیە ناکەوت لە مزگەفتیش دەکا لۆ لە ماڵەکەی خۆی کارەبا دەزانی ڕۆژعی باش نییە سبلیتی پێ ناکاتن و بە سعات و دەقە داینەیە بەڵام دێ سپلیت و پانکێ و مزگەفتێ و بەردەی پێ دەکە 5 سعات هەناشی کوژێتەوە جێشتی ناداتێ طبعا وإن المؤذن إخواني الشياطين وهو قابل أخوه خواي قول القرآن بازقا بلام آية أمن وأتو تاشي أو ملته همي أو فكره هي أو همو دبي هما بي أقرنا ما بي كواتا مزدر اللخو مانو دوال الدين كشدين خلق نام مسلمان ديت مزقفتك عمن خلج كم دري إسلام ودك الناس دني مسلمان كدك خويل إسلام بيرو برنامج كيواني بلام مسلمان كودك أو خطأ لخو معنا لدين كمان نية بەداخەوە چەندە هەردوو ئەو دوو مام حاجێ بەڕێزە باسییان لێوە دەکرد خۆیان خزمەتی دەکەن بەڵام وەک دەبینین ئەمە هەر هەمووی پیساتیە لە نێو مزگەفتەکان ئەمەیە ئەو مزگەفتە نیە زۆربەی مزگەوتەکان وایە لەبەر چێ لەبەر ئەوەی بەڕاستی ئەوانەی فەرمانبەری حکوومەتن ئەوانەی کە خاوەن مزگەوتن زۆر جار گلەیی دەکەن دەڵێن کاکەوانە موچە وەردەگرن دەوام ناکەن ینی خێریان ناگاتێت گوناحە مام حاجی سەبارەت بە پیسی مزگەوت ماڵی خوا دەبێ پیسبی نابی پیسبی دەبی خزمەتێکی جوان هەبی کێشەکە ئەوەیە خزمەتی نییە خەلەل لە چێ پێم برێ خەلەل لە چی ینی لەو کەسەیە کە کار دەکات لە وەزارەتی ئەوقافە وەزارەتی ئەوقاف دەبی سەرپەرشتی بکە ئەوان دەڵێن سەرپەرشتی دەکەین سەرپەرشتی دەکەن ڕاستە چای منن ڕقی منن هەمیان بەس ئەلێرەدا ئەگە سەرپەرشتی بکرێ وەزارەتی ئاوقاف یعنی دارزارە سەردانی بکاتن ئەو کومبارە چەند دەبینە شوورایە بە خدای لە مێژە لەوە تێ من دێم لێرە نوێژێ دەکەم ئەو کومبارە هەڕێ چەند ساڵە نوێژ دەکەیت بەخوای لە مێژە چەندیانی نێزیک 10 ساڵ دەبێم 10 ساڵە تۆر ئەو کومبارە دەبینی بەخوا هیدی هەبوو بە زەویانە سەر ڕێخست باشە پێم بڵێ تێبینیتان لەسەر مزگەوتەکان چییە بەعام بە شێوەیەکی گشتی بە تایبەت لەسەر مەسەلەی بانگدان وڵی لەسەر مەسەلەی بانگدان خۆی هەوێ پێویستە بانگداری تایبەتی هەبیتن دەنگ و ئاوازی تەواو بیتن و لەحنی تەواو بیتن و کوردەواریانەش بی ینی بۆ نمونە ئێستا تۆ جێ لە وڵاتێکی دەوروبەر بگری دەنگێکی تایبەت هەیە وانە دەڵێ ئەو بانگدانە شێوازی فلانە وڵاتە ئێمە هەمانە ناو شتانەمان نیمان بەدەگمونە چێ لەو مزگەوتە میسالە لە مزگەوتەکان بانگ دەدا وڵی وەکو ئەوەی دیار نییە لە هەندێک مزگەفتەکان ئەوەی خۆی هەیە نظامی خۆی هەیە بەز هەندەکان ینی ڕێکار بێزار ناکار کەسێک بێ بانگ بدە بەێ وڵی تەبعاان بانگداری تایبەتی خۆی هەبی باش تۆ دەڵێ چی بەڵێ ئەم ڕێی کوڕی مامۆستا بەڕاستی ئینسان دەبی ئاوازەکی خۆشی لە قورجێشتا سەبی مەقامی کوردیشمانەیە بانگدانەکانی خۆی ئازمانی وەکو مەقامەکانی کوردی بانگ درێتن نەکەسی باشترە و ئەوەی کوردەواری خۆشمانی کوردەواری هەر کەسە وەکو سعودیایان ئیمارات هەر کەسە و خۆیان هەیە ئێمەش دەمانەیە وەکو بانگدانەکانی منداڵ بانگداسایە منداڵ بانگداسایە داریش بانگداگەر بانجی دەنگی خۆش بێ بزانی شێوەی بانگدانەکە بزانی بە احتیاجی زۆر زاری وها بۆ جێ لە دەنگێک بێ بڵێ حیفەوە والله بالفعل تا کچەشی بسکوێ بابا ئەوە چیە معدل ئەو بانگەدات کچەکەت گلەی ئارێ بەخوای منداڵە گلەی ئارێ بەخوا دەرێ بابا لە بانگ بێژ دەکات ئەوە چیە معدل ئەو بانگەدە دەنجی ناخۆشە لە نێو هەرێمی کوردستاندا زیاتر لە 5600 مزگەوت هەیە کە لە شار و شارۆچکەندا بەشکراون ئەگەر
یەک مزگەوتەکان بەسەر بکەینەوە ینی لەوانەیە ئەوەی کە لی ڕازی بین بە پەنجەی دەست بژمێردرێت یاخود ینی ژمارەیەکی کەم لە مزگەوتەکان وەکو پێویست کومباریان دار و دیواریان توالێتیان شوێنی دەست نوێشتنیان چوزانم ئەو شوێنانە وەکو پێویست بێت ئەو مزگەوتی ئێستا ئێمە کە بەسەرمان کردوتەوە ئەمە مەبەستمان ئەوە نەبووە هەموو مزگەوتەکان بەسەرکەینەوە بەڵام بەڕاستی ئێرە ماڵی خوددایە پێمان وایە ماڵی خوددا دەبێت لە ماڵی خۆمان پاکتر ڕابگرین لەبەر ئەمە یەکێک لە مزگەوتەکانە کە بینیمان پاک و خاوێنە حەزمان کرد لەگەڵ مامۆستای مزگەوتەکە قسەی لەگەڵ بکەین سەبارەت بە پاک و خاوێنی مزگەوتەکان مامۆستا ژیان زۆربەی مزگەوتەکان ئەگەر خاوێن بێ مامۆستای مزگەوتەکە بەرپرسە چونکە ئەو قودوەی مزگەوتەکە دەکات ئەگەر پاکیش نەبێت ئەو بەرپرسە چکۆ دەڵێ کاکە ئێمە ژمارەمانەیە مامۆستایانی بەڕێز هەموو ژمارەی ئێمەیە لەلای ئەگەر خادیمێک کار نەکات ئەرکی خۆی بە باشی بەجێنەگەینە یەک تەلەفۆن بکە ئێمە سزای دەدەین بەخێر بێن سەرسەرم سەرچاوان بەڵێ ئاوقاف بەمەی گوتی وەزارەتی ئاوقاف مامۆستای مزگەوتێ مدیرە لەو مزگەوتێ بەڕێوەبەری مزگەوتێ هەموو شت عادی مامۆستایە زۆر کەس دەری خادمم هەیە ئیژناکە مامۆستایەکە بەڕاستی کەم تەرخەمە نەخۆ دەتوانێت ئەو تەلەفۆن هەیە بە تەلەفۆن لەگە وەزارە لەگە مدیریەتەکەی خۆی قسە بکاتن و هەگە هەلایەنی کەم دەتوانێت ئەو تەیدی مانگانە مەعاشی نەداتێ مەعاشی نادەنێ جا مامۆستا دەوری هەیە بەڕاستی لەو پاک و خایانی مزگەوتێ جەدوەلیان لۆ دابنێ تەوقیمیان لە تەقویت لۆ دابنە کە ئێستا ئەمن بەخۆم ژووریم کردە عایدێکەچ حەوشە عایدێکەشیە دەوام دەکەن هەمویان زۆر بە مەزبوط ئەگەر دەوام نەکەن تۆ ئاگاداری هەشتا ڕازی نەبڕاست بینێ 100 نا بەڵام زۆر باشن چاومان لەسەریان باش ئێستا ئەگەر خادیمەکان ئەوانەی فەرمانبەری وەزارەتی ئەوقاف بن لەوانەیە بڵێن کاکە کامەران چێە خێمەت گرتووە کاکە موچەیەکی کەم وەردەگرین ئەو هەر ئێمە نییە مزگەوت خزمەتکردنی ئاسان نییە ئەوان وا دەڵێن پێویستە موسڵمانانیش کە دێن نوێژ دەکەن پاک و خاوێن بن زیاتر لە ماڵی خۆیان پاک و خاوێنی ڕابگرن تۆ کامەران باس مەعاش و چ داوام دەکەن مەسەرەن خۆ هەفتەیەکی دوو ڕۆژیان بەبە دەکەوێت هەفتەیەکی دوو ڕۆژ خادمەکانی مەشە دوو ڕۆژیان بەبە دەکەوێت دەتوان لە خۆیشی دیکە بکەن مەعاشەکە زۆر مەزبوطە خەڵک پێ ڕازی نیە 300 عیبینە ئیشی دیکەش لەگەڵ بکە خوا دەفەرمێ خودوو زینەتەکم عند کولی مەسجدین ساندەبی خۆی جوان بکە لە زول و بەرگ و بەڵام کابرا هەیە پیاوەیە کرێکارە لەو منتیقانە ئیش دەکاتێ خۆ ناکرێت بستۆمارێ بەڵام ئەمە دووگوردماندانە لە بن هەیوانەکەی دووگورد دەکەی لە خۆی ڕادەخی زحاقە کرێکاران کە دەستە مزگەوتێ ئاوا لەسەر تاتەی کاشێکە جێ دەستێژ ئەویش هەیە ئەگەنا دووگورتێ بێزارتان ناکە هاو سەرفکردن توالێت پیسی مۆبایل ئەوەش مهمە شتێکی زۆر باش بوو حەقە مۆبایلەکان ئەگەر نەشکوژێنەوە سامەتی بکەن چکم نێشخێنان مەشغوڵ لەوێ کاتێک زەڕەستەشی لێ دەدا کاک نەبەس ئێمە بەشێک لە مزگەوتەکانی شاری هەولێرمان بەسەر کردوتەوە خاوەن مزگەوت تا ڕادەیەک ناڕازیە ئەوانەی کە نوێژ دەخوێنن نوێژ دەکەن لە مزگەوتەکان بەشی زۆریان دەڵێن خزمەت گوزاریەکان لە نێو مزگەوتەکان وەک پێویست نییە وەکو وەزارەتی ئەوقاف لە چێوەی ئەو کێشانەدا بڵێ بەنای خودای بەخشندەی میهرەبان بە خێراتین جنابەت دەکەم کاکەمەران ئێمە لە هەرێمی کوردستان 5600 مزگەوتمان هەیە لە ڕووی میلاکە وەزارەتی ئەوقاف کەمتر لە 13000 فەرمانبەری هەیە فەرمانبەرانمان بەگومان بە شێوەیەکی گشتی لە مامۆسای بەڕێزی ئاینی لە ئەو فیئانەی کەوا لە وەزارەتی ئەوقافدا هێزی کارن ئەوانە بوونیان هەیە ئێمە لە ڕووی میلاکەوە بەڕاستی بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێم نەخسی میلاکمان هەیە بە شێوەیەکی گشتی بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوەی کەوا گرنگترە دەمێ باسی بکەم ئەوەی هاوکاری نەکردنی هاوڵاتیانی بەڕێزە چونکە ئێمە هەر مزگەوتێک لە هەرێمی کوردستاندا لەوانەیە زیاتر لە 1000 کەس نوێژی هەنی تێدا بکات لەوانەیە 1500 کەس نوێژی هەنی تێدا بکات ئەگەر بێت و چەند فەرمانبەریشمان زیاد بێت لەو مزگەوتە ئەگەر بێت و هاوکاری لەلایەن هاونیشتیمانیان و هاوڵاتیانەوە نەبێت بێگومان ئەو مزگەوتە شوێنەکانی دەستشۆرین و دەستنوێژ هەڵگرتن ئەوانە بەڕاستی پیس و پەلۆز دەبێت ئەوەی ئێستا هەیە ئێمە بەڕاستی ئێمە لێ رازی نین و هاوکارەکە بە پێی پێویست نییە و زۆر جاریش بە تایبەتی لە سەردەمی کۆڕۆنا ئێمە چەند جار ئێمە تەکید دەکەین و لە هاوڵاتیانی بەڕێز و خۆشەویستکە پاک و خاوێنی ناو دام و دەستگاکانی مزگەوت لە شوێنی دەستشۆر بە تایبەتی لە دەستنوێژ هەڵگرتن زۆر بە پاک و خاوێنی ڕابگرن یان على الأقل بەگۆرەویەکانە نەزنە ژوورەوە ینی بەڕاستی ئەو فەرشانێکەوە لە ژوورێ ئەمانەتێکی زۆر گەورەیە بۆن و بەرامەیەکی پیس یعنی شتێکی ناخۆش بۆن و بەرامەیەکی ناخۆش بڵاو دەکەن ئەمەتان کەمە بە شێوەیەکی گشتی ئەگەر لە ئاستی سەیری مزگەوتەکانی هەرێمی کوردستان بکەین ئێمە
600 مزگەوتمان زیاتر لە هەرێمی کوردستان هەیە. باشە بەڵام بەشێک لە خاوەن مزگەوتەکان دەڵێن کاکە ینی خزمەت گوزار هەیە فەرمانبەری وەزارەتی ئەوقاف هەیە لە مزگەوتدا 3-4 دەوام ناکەن ئیلتیزام دەوامکردن ناکەن هەر نایەن سەردانی مزگەوتەکان بکەن لە هەر شوێنێک بەڵێ مامۆستا کامەران لە هەر شوێنێک هەر کەسێک هەست بکات فەرمانبەری ئێمە لە وەزارەت لە فەرمانبەری ئێمە سەر بە وەزارەتە لە مزگەوتێکە و ناوی هەیە و داوام ناکە ئێمە زۆر سوپاسی دەکەین کە بە زووترین کات دەستگاکانی ئەوقافی لێ ئاگادار بکەنەوە ئەمە لە ئێستادا بەڕاستی لە ئێستادا ئێمە سەرقاڵی ئەوەی لە وەزارەتی ئەوقاف چەندی کۆبنەوەتیش بەڕێچووە لەوانە کۆبنەوەیەک دوێنێ بەڕێوە چوە ئەو بابەتە لە ئێستادا وەزارەتی ئەوقاف زۆر بەوردی لە هەموو کەسێک دەکەڵێتەوە لە هەر شوێنێک فەرمانبەری ئێمە بێت دەوام نەکات یان لە مزگەوتێک بێت ناونشانی خزمەت گوزار بێت دەوام نەکات ئەوە ئیدراعاتی ئیداری چییە بەرامبەری دەگیرێتە بەر باشە بەڵام چۆن پەیوەندی بێەوە بکە کە دەڵێ وەزارەتی ئەوقاف بیر لە وەزیر دەکاتەوە دەڵێ کار وەڵامی تەلەفۆن نادەن لە هەموو کەناڵەکان دەتوانێت پەیوەندی بکە بە بەڕێبەری ئەوقاف دەتوانێت پەیوەندی بکە بە ڕاستەخۆ بە وەزارەتەوە دەتوانێت پەیوەندی بکە بە عامەوە دەتوانێت ئەگەر هیچ ڕێکی دەست نەکەوت لە ڕێگای پیجی وەزارەتمان نامە بۆ ئێمە بنێرێ ناونشانی تاوامان بداتێ بێگومان ئێمەش دوواداچوون دەکەین باشە زۆر باشە ئەمە کاک نەبەزە بەڕێوەبەری ڕاگەاندن لە وەزارەتی ئەوقاف من دەمەوێت ئیبراز بکەم لە ماوەی ڕابردوودا خاوەن مزگەوتەکان زۆربەی هەر زۆری مزگەوتەکان کە سەردانت دەکرد بەڕاستی ینی خادیمەت نەدەدیت ئەو کەسانەی کە کارمەندی وەزارەتی ئەوقافن موچەیەکیان هەیە چەند موچیانەیە کاک نەبە بێگومان پێی ئەو خزمەتێکەوە فەرمانبەرەکە لای ئێمە پێی بڕوانامەکەی دەست پێ دەکات موچەی ئاسایی نزیکەی کەمتر لە 300,000 دەست پێ دەکات ئیتر بۆ سەرەوە بە پێی ئەو خزمەتەیەکەوە پێشکە هەیەی بۆ نمونە کارمەندێکە 20 ساڵە خزمەت گوزارە 15 ساڵە خزمەت گوزارە کەس جیاوازە لەوەی کەوا کەسێک 5 ساڵە خزمەت گوزاری بە پێ شێوەی خزمەت گوزار دامەزراوە باشە کەوایە ئەوانەی موچە خۆرن لەسەر میلاکی وەزارەتی ئەوقاف موچە وەردەگرن لە هەر مزگەوتێک ینی من پێیام دەنێرم بۆ موسڵمانانی بەڕێز ئەوانەی نوێش خوێنن مامۆستایانی مزگەوتەکان خاوەن مزگەوتەکان لە چ شوێنێک دەوام نەبوو خەڵکێک ئیلتیزامی بە دەوامی نەکرد بەسپاسەوە بەس دەڵێ با پەیوەندیمان پێ با ئیجراعاتی لەگەڵ ئەگەر هیچ کەناڵێکی پەیوەندیکردیان دەست نەکەوت لە ڕێگای تەلەفۆناتەوە پەیوەندیمان پێ بکەن ئەو کەسانی ئێمە دەناسن ئەو کەسانی کەسێکی ئەوقاف دەناسن یعنی ئەوەی کە دەیکەن دوو لایەنە لایەنێکی ئاینیە کە بەڕاستی واجبە لەسەر هەموو کەس هیچ کەسێک لە هیچ شوێنێک نابێت دەوام نەکات و موچەوە بگەن کە موچەکەی حرامە بەڕاستی و پێشەرع و لایەنی دووەمیش ئەوەیەکەوە ئێمە ئیجراعاتی ئیداری جێبەجێ دەکەین بەرامبەر هەر کەسێکەوە لە هەر مزگەوتێکیان لە هەر ناوەندی شتری ئاینی سەر بە وەزارەتی ئەوقاف ناوی هەوێت و دەوام نەکات ئەوە بە هیچ شێوەیە قبول کراو نییە. پاشەوەی کێشەیەکی زۆری نێو مزگەوتەکانمان خستە ڕوو موسڵمانان خاوەن مزگەوتەکان ئەوانەی کە بەردەوام نوێژخوێنن سەردانی مزگەوتەکان و ماڵی خوددا دەکەن گلەییان هەبوو لەبارەی پاک و خاوێنی خستمانە ڕوو کە پەیوەندیدار بوو بە خراپی کومبارەکان و ئیلتیزام نەکردنی هاوڵاتیان بە پاک و خاوێنی نێو مزگەوتەکان و تەنانەت دەوام نەکردنی بەشی زۆری ئەوانەی پێیان دەگوترێت خادیمە فەرمانبەری حکوومەت نموچەیەکی باش وەردەگرن و لە هەمان کاتیشدا ئەرکی خۆیان جێبەجێ ناکەن و تەبێژی وەزارەتی ئەوقاف ڕایگەیان ئەوان ئاگاداری ئەو کێشەن و لە نزیکەوە ئاگادارن کۆبنەوەشیان کردووە بۆ لە مەودووە ڕێگا بە هیچ کەسێک نادرێت کە فەرمانبەری حکوومەت بن دەوام نەکات و داوا دەکەن لە خاوەن مزگەوت و مامۆستایانی ئاینی وتارخوێنەکانی مزگەوتەکان هەر کاتێک فەرمانبەرێکی وەزارەتی ئەوقاف دەوام نەکات ئەوە سکاڵا بکەن یان تەلەفۆنێک بکەن تاوکو ئیجراعاتی تەواویان لەگەڵدا بکەن لەگەڵ ئەوەشدا داوا لە تەواوی موسڵمانان دەکەن ماڵی خوا بپارێزن پاک و خاوێنی ڕابگرن بە جلی خراپ گۆریەی پیس نەچنە سەر کومبار و شوێنی نوێژ خوێنان تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ